بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی تری کارنامە لەگەڵتان دەبین. وەک دەزانن کارنامە بەرنامەیەکی تایبەتە بە کاندیدا ئافرەتەکانی لیستی سەد بوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. بۆم بەرنامەیەش میوانداری زۆر بەڕێز کەژان محەممەدمان کردووە. خاتووکەژان بەخێر بێت و سپاس بۆم دەرفەتە. سلااو باشی بەیانی باش بێت. دووبارە بەخێربێ بۆ بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی کەژان محەممەد کیە ئەگەر بکرێ پرۆفایلێکی ژیانی خۆت باسکەیت و وەکانی دیژمارە چەنیت. بەڵێ من کەژانم کچی شەید محەممەدی حاجی کەریمم قوتابی دکتۆرام دوم ساڵی دکتۆرام لە زانستی سیاسی هەڵگری بڕوانامەکانی بەکالۆرسم لە زانکۆی ئەمریکی سلێمانی بەشی ئینتەرناشنال ستادی و یاسا لە هەمان کاتیشا هەڵگری بڕوانامەی ماستەرم لە زانکۆی کوردستان بەشی دیپلۆماسی و ئینتەرناشنال لۆ یاسای نێودەوڵەتی و تقریبان لە تەمەنی 14-15 ساڵیەوە دەستم بەکار کردووە لە ڕێکخراوەکان لە ڕێکخراوێکی قوتابیانی کوردستان بۆ پەڕیشانازیەوە یەکەم مەرحەلەی من بوو کە دەستکەم بەکار ئەو ساتەمەنم تقریبان 14 ساڵ ئەبوو. دواتر لە یەکتی قوتابیانی کوردستان تەمەنێکی تەواو کارم کرد بە پلەی جیاوازەکان ئەنجا لەناو یەکیتی ئافرەتانی کوردستان و دواتر هەم لە تەمەنێکی لاوێتیا بووم قوتابی زانکۆ بووم و لەناو ناوچەی ناوەندە ئەکادیمیەکانیش وەکو کادر لە ئەرکا بووم هاوشان لەگەڵ ئەوەی کە لەناو ڕێکخراویەکیتی لاوان دیموکراتی کوردستان دەستم کردبوو بە خەباتکردن تاوەکو ئێستا کە کارگەری سکرتارەتێکیتی لاوان دیموکراتی کوردستانم. دووبارە بەخێر بێ خاتووکەژان وەک کارگەڕی مەکتەبی سکرتارەتی لاوانی دیموکراتی کوردستان و بەرپرسی بەشی پەیوەندیەکان لە ڕابردوودا چی کارتان کردو بۆ لاوان و گەنجان و ئەگەر متمانەی خەڵک بەدەست بهێنن متمانەی دەنگدەرانتان بەدەست بهێنن چی دەکەن پرۆژە و کارتان چی دەبێت بۆ لاوان و گەنجان و بە تایبەت گەنجانی سنووری پارێزگای سلێمانی. بەڵێ بۆ پەڕیشانازیەوە لەگەڵ کۆمەڵێک لاوی زۆر بە تاقە و بەتوانە و ئەکتیف ئێمە 6 ساڵی ڕابردوو لە خزمەت لاوانی هەرێمی کوردستان بووین هەم لاوانی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی تایبەت ئەندامان و کادر و لایەنگرانی یەکیتی لاوان دیموکراتی کوردستان و بە شێوەیەکی گشتیش لاوان لە ناو هەرێمی کوردستانە. ئێمە کاتێک کە دەستمان بە کارکردن کرد لە ناو یەکیتی لاوان دیموکراتی کوردستان ئینی وەکو ئەوەی کە ستافی قیادەی لاوانکەین لە زاخۆ بەخانەقین بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین بە دوو ئیتیجاه ئێمە کارکەین بە ئیتیجاهێک یاخود لە ئاراستەیەکمان ئەو بوو کە چۆن بتوانین لاوێکی ئەکتیف تاکێکی ئەکتیف پەروەردە بکەین بتوانێت ئامادە بێت بۆ ئۆرگانە جیاوازەکان هەم ئۆرگانە حیزبەکانی پارتی دیموکراتی کوردستان هەم ئۆرگانە حیزبەکانی هەنێجار لایەن سیاسی پارتی نەبوو بەڵام ئەندام بوو لەلای ئێمە داخڵی پرۆگرامەکانی خۆمانە کرد چونکە ئێمە ڕێکخراوێکین لەسەر پرەنسیپەکانی نیشتیمانی دروست بووین بۆیە بۆ ئیتیجاهی کە چۆن بتوانین تاک بۆ حکوومەت بۆ حەزب بۆ ڕێکخراو نێودەوڵەتیەکان پەروەردەکەین لە هەمان کاتیشا چۆن بتوانین لە ڕێگەی کار و چالاکیەکانمانەوە لاوان ئاراستەکەین لە ناو هەرێمی کوردستانە بەتایبەت لە کارمانە کرد بە وردی لەسەر کێشەکانی لاوان ئەمە کێشەی کۆچە کێشی بێکاریە کێشەی مادەی هۆشبەر نەک هەرتەنیا مادەی هۆشبەر ئالوودەبوونە چکە ئالوودەبوون بەدەر لە مادەی هۆشبەر ئێمە ئالوودەبوونی تەکنۆلۆژیامان هەبووە ئالوودەبوونی یاری ئەلکترۆنیەکانمان هەبوو ئێمە هەوڵمان ناچکەمانە هەمووی ئینترکۆنێکتە هەمووی وابەستەی بێک و وەکو بازنەیەک ئەگەر تۆ کێشەی بێکاری چارەسەر نەکەیت ناتوانانی تۆ ئالوودەبوون چارەسەرکەیت ئەگەر ئالوودەبوون و کێشەی بێکاری چارەسەر نەکەیت ناتوانانی کۆت چارەسەرکەیت و تا دوایی کە ئەڕوات چەند کێشەیەکی تریش کە ئەتوانین بڵێن ئەم کێشانە کێشەی سەرەکی بوون کێشەی تریشمان هەبوو هاوشان ئێمە بە هەموو توانای خۆمانەوە هەمووکو ستافی سکرتارەتێکێتی لاوان هەمووەکو قیادەی لاوان بە پاڵپشتی پشتیوانی خودی جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئێمە توانیمان کە کۆمەڵێک بەرنامە بخوێنە بواری جێبەجێکردنەوە ئێمە لە ساڵی 2019 بە دوای ئەوەی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەرنامێکی چوڕپڕمان خستە بواری جێبەجێکردنەوە کە تقریبا هەر 3 مانگ جارێک ئەم بەرنامەیە ئەبدەیتە بۆ ئەکتیڤە بۆەوە تاوەکو چۆن بتوانین لاوان لە ئالوودەبوون دوورخینەوە و هەروەها پێشنیاری پرۆژە یاسایەکمان نارد بۆ پەرلەمانی کوردستان
کە دواتر بوو بە یاسا و لە ناو پەرلەمانی کوردستانە بۆ پەڕی خۆشحاڵیەوە تێپەڕی کە ئۆبەرهەمی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بوو لەسەر مادەی هۆشبەر هەتا ئەم دقیق قسەشی تیاکەین بە هەموو شێوەیە کە هەوڵمان ناکە چۆن بتوانرێت بازرگانەکانی مادەی هۆشبەر جاکرێتەوە لەگەڵ توشبوانی مادەی هۆشبەر چکە ئێمە بەر توشبووەکانە بێوەکو کەیسێک وەکو حاڵەتێکی نەخۆشی مامەڵی لەگەڵا بکرێت ئەمانە کار و چالەکەەکانی ئێمە بوون ئێمە بڕوامان بۆیە ئێمە لە بەو بۆڕی خۆشحاڵی و هەرێمی کوردستان لە نیوە زیاتری لاوە ینی کۆمەلگایەکی لاوە ئەگەر بتوانین کێشە و گیر و گرفتەکانی لاوان چارەسەرکەین چۆن لاوان لە ڕابردوواتوانی ویانە خەباتکەن تێبکۆشن لە ڕێی خەباتی چەکداریەوە لە ڕێی خەباتی پێشمەرگایەتیەوە ئەمن و ئامان و سەقامگیری و با بڵێم چوارچێوەی هەرێمی کوردستانە بۆ ئێمە دابینکەن لاوانش لە ئێستاە ئەگەر زەمینە سازێکیان بۆ بڕەخسێ ئامادەکاریکیان بۆ بکرێ بتوانن دەرفەتیان بۆ بڕەخسێ داهاتوێکی زۆر لەمە ڕوونتر پێشکەش بنەوەکانی داهاتوەکەن کەواتە دەتوانانی بڵین کاری زۆر باشتان بۆ گەنجان کردووە بۆ پەڕیشانازیەوە تەمان هیچ کاتێک ئەگەر تۆ بتەوێت لە سایاسەی کێشە مەشاکلەکانی لاوان هەلکەیت پێویستە بەوەیە سەرجەم پارتە سیاسەکان سەرجەم و ئەساسەکان هاوکار بن و سەرجەم ڕێکخراوەکانی پارتە سیاسەکان هاوکار بن تەنیا ڕێکخراوێک ناتوانێت لە ساسی کێشەکان چارەسەرکە تەنانەت لە سایەنەوەشی چارەسەرکە بەڵام هەموو هەوڵێک هەوڵە و هەموو هەوڵێکیش ئەگەریش لە سایاسانە بێت دەستکەوتێکی ئەبێت بۆ پەڕی خۆشحاڵەوە ئێمە کە لە ماوە ڕابردوو تەمان چەندین کار و چالاکی جیاوازترمان کردووە کە ئەڵم کار و چالاکی لەسەر ئاستێکی مرکزی نەوەکو لەسەر ئاسی ناوەندە باڵاکان ئێمە 26 ناوەندی باڵا و ماڵێکی لاوانمان هەیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان سەرجەم بارەگاکانمان بە بەردەوامی بەرامبەر بە لاوان لە هەرێمی کوردستانە کراوەت و ببێ ئەوەی بڵێن تۆ چه هەڵگری چه بیر و باوەڕێکی ئاینیت چه ڕەگەزێکیت چه ئایا پارتێکی سیاسی تەسیری بەسەر تۆ هەیە تەنیا ئەوەی لاوێکی کوردبی لە ناو هەرێمی کوردستانە بارەگاکانێکێتی لاوان کرابەوە لەناو بارەگاکانە بە بەردەوامی خولی جۆرا و جۆر بەڕێوە ئەچێت خولە جۆرا و جۆرەکانی کە بۆ هەردوو ڕەگەزی مێونێر ئەگونجێت لە بوارەکانی داهێنان لە بوارەکانی ڕۆشنبیریکردن و تا دوایی ئەو خولانی کە خولە هونەریەکان خولەکانی کاری دەستی خولە پیشەیەکان ئەمە وەکو ڕۆتینێکی ناوەندە باڵەکانی ئێمەیە و ئێمە بووە لەسەر ئاستی ناوچە با بڵێم پارێزگاکان و محافەزەکان و سەرجەم سوچ و کۆڵانەکانی ئەم هەرێمە لە هەمان کاتە بەرنامە بە بەردەوامی ساڵانە چەند بەرنمەیەکی مرکزیمان هەبووە پرۆژەی جدی لەوانەیەکی کیان کە باسم کرد ئەوی چۆن ئالوو دەبوون چارەسەرکرێ ئێمە ساڵی پار دیداری لاوانمان کرد لە دهۆک دیداری لاوان تەبان ستێجێک بوو بۆ ئەوەی کە حکوومەت و لاو کۆکرێتەوە چونکە ئەبێت دائیمەن ئەو تەنسیقە یاخود ئەو ئاشتەوایی هەبێت لە نێوان دەسەڵات و لاوان نەک هەر لە هەرێمی کوردستانەمە بەرنمێکی جیهانیە و بە بەردەوامی لەسەر ئاسی نێودەوڵەتی ئیشی لەسەر ئەکرێت لەم دیدارەیە خودی جەنابی سەرۆک مەسرور بارزانی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوو پانەڵێکی بە سێ پانەڵستی با بڵێم سێ لاوی سەرتاسەری هەرێمی کوردستان لە محافەزە جیاوازەکان پرسیارەکانیان ئاراسی پرسیاری لاوانیان کۆ کرد بۆ ئاراسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیانە کرد لەسەر کێشە و گیرگرفتەکان پرسیاری جدیان لە سەرۆکی حکوومەتە کرد و چی کراوە بۆ لاو و ئەوان چیە مەتاڵبیان و جەنابی سەرۆکی حکوومەت ئاراستەی لاوانی چۆن ئەوێت وەکو سەرۆکی کە حکوومەت وەکو جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان ئەو چ داوایەکی لە لاوان هەیە ئەمە دووشتمان پێڵێت یەکێکیان ئەوەیە کە ئێمە گەنجی ئێمە لاوی ئێمە ئەکتیڤە چالاکە بەتاقەیە بەتوانایە پڕتموحە تەنیا زەمینە سازێکی جدی ئەوێت دەرفەتی ئەوێت بۆی بڕەخسێ لە هەمان کاتیشە ئەومان پێڵێ چەندێک ئێمە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان متحمسە بۆ بەشداری پێکردنی لاوان چۆن لاو بەشدار بێت لە پرسە سیاسیەکانە طبعاً بۆ پەڕی خۆشحاڵیەوە هەر لەناو ئەو دیدارەیە جەنابیان ئاماژەی بەوەیە کە چۆن لەشکرێک لە لاو بەشداری پێکردو لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە گەرسێری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کەین ئەبینین پرۆژەی هەژماری من پرۆژەی بە دیجیتالکردنی حکوومەتی هەرێمی کوردستان
پرۆژەی کارەبا کۆمەڵی پرۆژەی تری جددی هەن کی ئەم پرۆژانە بەڕێوابات کۆمەڵێک گەنجی ئەکتیوی لاوی چالاکی بەتوانە ئەم پرۆژانە بەڕێوابن کی ئەم دەرفەتی بۆ ڕەخسانون کی ئەم دەرگای بۆ کردوونەوە تاواکو ئەم لەشکرە لاوە بێتە پێشەوە و ئیسپاد وجودی خۆی کات ئەمە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کێیە جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کەواتە بە بەرنامە و بە سیستەماتیک ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەرفەتەکان ئەرەخسێنین ئێمە لە جیاتی ئەوەی باسی کەین بەکردار ئەیسەلمێنین یاخود پیشانی لاوانێنین تا چەند پرۆژەکان لە خزمەت ئەوانایە حەزەکەم ئاماژە بە یەکشی ترکەم کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە خراە بواری جێبەجێکردنەوە ئەویش سنتەری داهێنان سنتەرێک هەیە ئێستا لە ناو مؤسسەیەک هەیە لە ناو هەرێمی کوردستانە کە بۆ لاوانە تاوکو داهێنانەکانیان تیا بکەن ئەو لاوەی کە داهێنانە لە هەر بوارێکە پرۆپۆزەڵەکەی بەرنمەکەی داهێنانەکەی ئاراستی ئەو مؤسسەیە ئاکات ئەو مؤسسەیەت کاتێکە سێریکی بداهێنانەکە ئاکات تەبەنی ئەکات هەر خۆی لە ناو دیداری لاوانە چکە ئێمە وابزان مەگەر خەڵەت نەبم 22 پرۆژەی جیاواز لاوان کە هەنێکیان داهێنانیان کرد بۆ هەنێکیان پرۆژەی بچووکی خۆیان هەبوو بزنجی بچووکیان دامزران بوو ئەرزی ئیشکارەکانی خۆیان کرد هەر لەوێ 4 بۆ 5 دروست بە دقیقی 5 پرۆژەی داهێنان تەبەنی کرا لەلایەن ئەو مؤسسەیەوە ئەگەرمانە دەرفەت نەبن ئەیچی دەرفەتە ئەگەرمانە زمینە سازی نەبن ئەیچی زمینە سازیە زۆر باشە خاتو کەژان وەکو قوتابێکی دکتۆرە لە زانستی سیاسیە و بەپێی ئەو پسپۆڕێکە لە سیاستدا هەتانە و خۆتان بەربژێر کردووە لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سنووری سلێمانی پێتان وایە هیچ بۆشایەک هەیە لە سلێمانی بتانەوێت لە ڕێگای چونتان بۆ پەرلەمان ئەو بۆشایە خود ئەو کەم و کورتیانی لە سلێمانی هەیە بڕی بکەنەوانە بەڵێ طبعاً سیاست بۆ چییە پارتە سیاسەکان بۆچی دائەمەزرێن هەموو پارتێکی سیاسی و بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە هەموو حزبە سیاسیەکان هەدەفیەکان هەیە ئەگەر سێری پەیڕۆپرۆگرامەکانی پەیجی یاخود بڵێ پەڕی یەکەمی هەموو پەیڕۆپرۆگرامی پارتە سیاسەکان کە بینی کە چەند بە جوانی هۆنراوەتەوە خزمەتی گەلکەن خزمەتی خەڵکەن و لە ڕێی ئەم حزبە سیاسیەوە بتوانن سیستەمێکی کۆمەڵایەتی سیاسی ئیداری ڕێکوپێک بۆ مجتەمع دروستکەن بەڵام ئەوەی کە ئێمە بینین لە ناو هەرێمی کوردستانە بەشێکی زۆر لە هەم بە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە بە پارتە سیاسیەکانیشەوە نەیانتوانیوە لە سایە 20 ئەو پەیڕۆپرۆگرامەشیان جێبەجێکەن لەبەرەوەی کە ئەوەی کایبینین ئەوەی کەس لەسەر وەرەقەکە نووسراوە لەسەر پەیڕۆپرۆگرامەکانی نووسراوە زۆر جیاوازە لەوەی کە لە ئەردی واقع ئایبینین و لەسەر لە کار و چالاکیەکان و جوموجۆڵەکانیان ئایبینین ئێمە لە ناو بەگەر بین بەڕێک دروست پرسیارێکی جەناب جوابەمەوە سلێمانی ئەمن و ئامانی تیانەمەوە سەقامگیری تیانە ئەسڵەن سلێمانی وای لێ هاتوو بۆ لاوەکانی بۆ گەنجەکانی کۆچی ناوخۆ دروست بووە بەشێکی زۆر بەس بڕۆ خۆتان پرسیارکەن داتاکان وەرگرن ئەبینن کە بەشێکی زۆر لە گەنجەکانمان لە لاوەکانمان لە ناو سلێمانیە بەرەو هەولێر و بەرەو شارەکانی تر ئەڕۆن کۆچەکان تاوکو کاریان دەستکەوێت ئەمە بۆچی لەبەرەوەی کە لە ناو سلێمانیا کۆمپانیاکان لەبەر باج و سەرانەی دەرەوەی سیستەم دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیەکانیان نەگوازنەوە شوێنەکانی تر ناوچەکانی خوارێ ناوچەکانی عراق یاخود هەولێر و شارەکانی تری کوردستان زۆر زیاترە ئێمە گەنجی زانکۆ تایبەتەکانە بینین هەم زانکۆ ئەمریکیەکەی سلێمانیا زانکۆ تایبەتەکانی ترە ڕاستە و خۆ لەگەڵ تەخەڕوجیانە لەگەڵ دەرچوونیانە ڕۆن لە هەولێر و لە شوێنەکانی تر لە شارەکانی تری دەروی سلێمانی دەروی سنووری بازنەی سلێمانی کارە دۆستنەوە ئێمە گەنجە بینین تەنانەت باوەڕەکەیت کە گەنجی وای لێ هاتووە کە بۆ کرێکاری کە وەکو هەموو کارێکی تر پیرۆزە بەڵام منطقی تیانی تۆ لە ناو شارەکەی خۆتان نەتوانیت بە بڕێک پارەی معقول کە لەگەڵ ئاستی بژێوی ژیانی کۆمەلگاکە تا بگونجێ تۆ کرێکاری و دەست نەکەوێت تۆ نەتوانانی لە ناو کافتریاکان و لە ناو مەتاعمەکان بە پێی پێویست تۆ کارە دەستکەوێت بۆیە بەڵێ فەراغێکی گەورە هەیە ئەگەر ئێمە بتوانین لە ناو ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بتوانێت بە ئاستێک
دەنگ بێنێت لە ناو شاری سلێمانیا و نوێنەرەکانی شاری سلێمانی لە ناو پەرلەمانە کە ئەڵم نوێنەرەکان مەبەستم ئەو نوێنەرانی کە بە جدیش نوێنەراتی خەڵکی شاری سلێمانی خەڵکی نەکرد شاری سلێمانی زۆنی سلێمانی ئەکات ببێت ئەتوانرێت زیاتر خزمەتی هاوڵاتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و هاوڵاتی سنووری سلێمانی بە شێوەیەکی تایبەت بکات لەبەرەوەی کە تۆ لە ناو ئەم خەڵکیان گەورە بوویت پێگەشتیت مەعاناتی ئەزانیت و فەرقەکە ئەبینیت و چارەسەرکردنەکەشی بەو دەرەجەیە قورسنێ ئەمەگەر بەستەنیا خات ڕۆشناسێری ئەو پرۆژانەکەین کە لە ناو حکوومەتی کابینین و حکوومەتی یاریمی کوردستانە بۆ شاری سلێمانی ئەو داتایانە بخەمە بەردەست ئەوش لە 25 داتاکانن نەک ئەوەی کە بە دقیقی هەمووی بێت بخەینە ڕوو ئەوەی کە لە کابینین و حکوومەتی یاریمی کوردستان بڕیاری لەسەر درراوە کە خزمەتی شاری سلێمانی بکرێت مقارنە بەوەی کە لە شاری سلێمانی ئایا تا چەند چۆتە بواری جێبەجێکردنەوە داتاکان سەرسڕێنەرن داتاکان تۆقێنەرن لەبەرەوەی کە هیچ داهاتێکی لە ناو هەرێمی کوردستان لە ناو سنوورەکانی بازنەی سلێمانی ناڕواتەوە سەرداهاتی حکوومەتی یاریمی کوردستان بەڵکو ئەبێت بۆ پرۆژەکان سەرف بکرێت کە بڕیاری لەسەر ئیرێت بۆ ئەم سنوورە بکرێت بنمونە ئێمە بە کۆی پرۆژەکانی کە بۆ شاری سلێمانی بۆ خودی شاری سلێمانی بڕیاری لەسەر دراوە لە کابینەی نوۆی حکوومەتی یاریمی کوردستان 634 پرۆژەیە کە موافقەی لەسەر کراوە لەکوی ئەو 634 پرۆژەیە کە بێ بە بڕیاری لەسەر دراوە بە بڕی 2 تریلیۆن و 870 میلیارد دیناری بۆ سەرفکرێت تۆ باوەڕەکەیت کە 305 میلیارد بۆ تەنیا بۆی سەرف کراوە یعنی پرۆژەکە بەس تەنیاونی بۆ سەرف کراوە باقی پارەکەی چی لە هاتووە کێ بردوێتی لە چیا سەرف کراوە بۆچی سەرف کراوە ئەمانە هەمووی جێی پرسیارن بین سێری دەڤری ڕاپەڕینکەین 225 پرۆژەی بۆ بڕیاری لەسەر دراوە لە کابینەی حکوومەتی یاریمی کوردستان کە بە بڕی 468 ملیارد دینار ئەبێت ئەم پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردنەوە تەنیا 4 ملیاری بۆ سەرف کراوە باقی پارەکە کەس نازانێت لەکووا بە شێوەیەکێ تەسەڕفی پێوە کردووە ئەمانە حەق خواردنی خەڵکی شاری سلێمانی و دەفەری ڕاپەڕین و شوێنەکانی تر نەبێت چی حەق خواردنە ئەگەر سێری پرۆژەکانی گەرمیان کەین ئەمە داتاکان لە ناو حکوومەتی یاریمی کوردستان هەنم داتایانە لە بەردەم هەموو ئەو کەسانەیە هەیە کە لە ناو حکوومەتە وجودیان هەیە و تەنانەت لە کە لە ئۆپۆزیسیۆنیشن لە کۆی 198 پرۆژە کە بۆ گەرمیان بڕیاری لەسەر دراوە بە بڕی 661 میلیارد دینار تەنیا 105 میلیارد سەرف کراوە یعنی ئەو فەرقانە غێر تەبیعین لە هەڵەبجە 105 پرۆژە بڕیاری لەسەر دراوە 368 میلیارد ئەبێ بۆی سەرف کرابێت و یعنی ئەم پارەی هەبوو بێت لە ناو ئەم زۆنەیە و بۆ ئەم پرۆژانە سەرف کرابێت تەنیا 42 میلیارد سەرف کراوە ئایا ئەمانە فەراغ نین کە بە فەراغی زۆر جددینین لە ئەم زۆنەیە ناتوانێت ئیشی لەسەر کرێ کەس نییە پرسیار کا بڵێ ئەم پارانە چی لە هاتووە کەس نییە پرسیار کا بڵێ ئەم پرۆژانە بڕیاری لەسەر ئیرە بۆ لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لە شاری سلێمانی لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە گەرمیان ناخرێتە بواری جێبەجێکردنەوە زۆر باشە خاتو کەژان وەکو زانین وەکو خاتونێ خۆتان کاندید کردووە و خۆتان بەربژێر کردووە لەسەر لیستی 109 پارتی دموکراتی کوردستان ڕۆڵ و پێگەی ئافرەت چۆن دەبینن و یاخۆت لە ناو پارتی دموکراتی کوردستانە ڕۆڵ و پێگەی چۆن دراوە بە ئافرەت تا چەند ڕاو بۆ چوونەکانیان وەرگیراوە ئەوەی جێی دڵخۆشیە ئەوەیە کە پارتی دموکراتی کوردستان بە شێوەیەکی سیستەماتیک و بەرنامە ڕێگەی کردوتەوە یاخود بڵی جیاکاری ئەرێنی کە ئەمە هەر پێڵەن سیستەمی کۆتا یان جیاکاری ئەرێنی تەنانەت لە دەروی سیستەمی کۆتاش بۆ هێنانی پێشەوەی ئافرەت کردووە ئەمە گەر سێری کۆتا کۆنگری پارتی دموکراتی کوردستان کەین خاتونێکی بەڕێزمان خاتو ئامین نەزکری بوو بە ئەندامی مەکتەبی سیاسی ئەمە یەکەم جار بوو کە خاتونێک بێتە ناو دەستەی مەکتەبی سیاسیەوە کۆمەڵێک خاتونی زۆر بەڕێزمان بووم بە ئەندامی مەکتەبی ناوەندی لە ناو مؤسساتی جیاوازەکانە ئەگەر بینە سێری حکوومەتکەین دەرفەتێکی زۆر لەسەر ئاسی وەزیر بەڕێوەبەرە گشتیەکان و وەکیل وەزیرەکان تا دوایی دەرفەتێکی جدی بۆ ئافرەت ڕەخسێنراوە وەکو پارتی دموکراتی کوردستان لە کابینەی نوێی حکوومەتی یاریمی کوردستان ئەگەر بین سێری ناو ڕێکخراوەکانی ڕێکخراوە جەماوەریەکان کەین دەرفەتێکی باش
جیاکارێکی ئەرێنی بۆ خاتونەکانمان کرا بۆ ئافرەتان کرا و تاواکو بێن ڕۆڵی خۆیان ببینین نەک تەنیا ئەوەی وجودیان هەبێ بەڵکو بەشێک بن لە دەسەڵات و بەشێک بن لە منبعی بڕیاردان و ئەو پێگانیان پێبیرێت کە بڕیاردەر بن. کۆتا کۆنفرانساتی پارتی دموکراتی کوردستان کە پێش بە نزیکەی 2 مانگ لەمەوە پێشکرا ئێمە بینیمان کە چۆن لە سەرجەم هەیکەلی پارتی دموکراتی کوردستان چۆن لە کۆنگرەیە دەرفەتێکی جیاواز لە جاران بۆ هەینانی پێشەوەی ئافرەت ڕەخسابوو لە هەموو ئۆرگانەکانی تریش بە هەمان شێوە بوو لە سەرجەم ئۆرگانەکان لە بنکەکانەوە جیاکاری ئەرێنی کرا و دەرفەت ڕەخسا و تەرکیزێکی جدی بۆ هێنانی پێشەوەی ئافرەتی بەتاقۆ بەتواناکرا هەتاوەکو گەشتا ئاستی کارگەڕی لقەکان. ئەمە ئەومان پێڵێت کە هاوتەریب هاوشان تەرکیز چۆن لەسەر لاوانمانە لە ناو پارتی دموکراتی کوردستان تاواکو بەشداریان پێ بکەن لە پرۆسەی سیاسی و لە پرۆسەی حکومداری بە هەمان شێوەش تەرکیزێکی جدی لەسەر ئافرەتانە لەبەرەوەی کە ئێمە بەڵام ئەمەش لەوانەیە تا ئێستا بە پێویست نەبێت لە ئاستمۆحی قیادە و سەرکردایەتی ئێمەیانە بێت. ئێمە کاتێک کە کۆنگرەی هەشتێکێتی لاوان دموکراتی کوردستانمان کرد خودی جەنابی سەرۆک 3 جار تەکیدی لەسەر ئەوە کردەوە کە پێویستە ئێمە دەرفەت بین لە کۆنگرە جیاوازەکانە ئافرەتان و خاتونەکانمان بە دەنگی خۆیان بە قورسایی خۆیان بێنە پێشەوە و لەگەڵ هاتنە پێشەوەیان جیاکارێکی تا ئەرێنیان بۆ بکرێ. جێ ئەوەی زیاتر جێ دڵخۆشیە ئەمە لەوە دەرچووە کە جیاکارێکی ئەرێنی بە تاقانەی بۆیان بکرێت. ئێمە کە کۆنگرێکی تری یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان لە بەردەممانایە ئەمەی کە جارێ نەبۆتە پرۆژەی تەواو بەڵام ئەوی کە پێشنیار کراوە لە 35 ئافرەت بێتە پێشەوە بۆ دەستەی مەکتەبی سکرتاریەت. بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئێمە خاتونی زۆر بە تاقۆ بەتوانامان هەیە بەڵام هەموو جارە تەکید لەسەر شتێکەکەمەوە ئەمە بە یەک لا ناکرێ دەرفەتەکان ئەرەخسێت بەڵام ئەبێت ئافرەتیش ئامادەکاری ئەوەی تیابێت بتوانێت لە ئاست ئەو بەرپرسیارەتە بێت کاتێکیش کە تۆ دەرفەتێکت بۆ ئەرەخسێ نوێنەرایەتی هەموو ئافرەتانەکەیت تۆ ئەبێت مەسول بی لەوەی کە تۆ ئەبێت نمونەیەکی وابی بە جۆرێکی وا تۆ ئەرکی خۆ جێبەجێکەیت کە دوای تۆ دەرفەتێکی زیاتر بۆ ئافرەتان بڕەخسێت. خاتووکەژان وەکو دەزانین دەنگی پارتی دموکراتی کوردستان دەنگی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە و مەبدەئی سەرەکی خزمەتکردنە بەبێ جیاوازی بەپێی ئەو پسپۆڕەی بەڕێستان هەتانە پەیوەندی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ وڵاتانە پەیوەندیەکی چۆنە و بە تایبەت لەگەڵ حزبەکانی هەرێمی کوردستاندا. طبعا حەزەکەم بە یەک مەقولەیەکی جەنابی سەرۆک بارزانی دەست پێ بکەم. پارتی دموکراتی کوردستان ئەمە لە کۆتادیداری جەنابیا دووبارە ئاماژەی بۆیەوە کە پارتی دموکراتی کوردستان بۆ دروست بە کە خزمەتی خەڵکی خۆی بکات و خەڵکی کوردستان سەربەرز و سەرفراز بن. هەر لەم کۆنسپتەوە لەم دەربڕینەوە لەم دیدەوە کە جەنابیان ئاراستەی سەرجەم قیادەی پارتی دموکراتی کوردستان و کادر و لایەنگری پارتی دموکراتی کوردستانە کات ئێمە ئیشەکەین. ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان ئەبینین نەک تەنیا لە کابینەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو لە کابینەکانی تریش سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم کابینە جیاوازەکانە و بە تایبەتیش لە کابینەوە حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی حزبی پارتی دموکراتی کوردستان چۆن توانیوێتی ڕێگە هەموو کەناڵە دیپلۆماسیەکان بەکاربێنێت تاوەکو بتوانێت هەم ئەمن و ئامان و سەقامگیری بۆ هەرێمی کوردستان زیاتر دابین کات لە هەمان کاتا چۆن بتوانێت ئابووری هەرێمی کوردستان بەرەو پێش بەرێت و بتوانێت ئەو زەمینە سازی بکات لە دەرەوەی هەرێمی کوردستان کە لە بواری خوێندنایە لە بواری دیپلۆماسیایە لە بواری تەنانەت ئێستا کۆنسپتێکی تازە هاتوتە ناو دنیای کارکردنەوە لە ناو پەرلەمانەکانە پێڵەن دیپلۆماسیەتی پەرلەمانەکان چۆن بتوانێت ئەو لە ڕێ علاقاتەوە لە ڕێی هێزی نەرمەوە ئێمە بتوانین جێ خۆمان بکەینەوە لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیە لە هەمان کاتیشا ئەوەی پارتی دموکراتی کوردستان لە ناو هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو میانڕەویە ئەو نەفەس درێژەی کە لەگەڵ پارتە سیاسیەکان و لەلایەن لایەن ئۆپۆزیسیۆنەکان کردوێتی تەسەور ناکەم هیچ پارتێکی سیاسی نە لە ڕابردووە نە لە ئێستاشا ئەو ئامادەیەتیا بوو
بە هیوام لە داهاتوە کە ئێمە نەکتەنیا هەتەنیا پارتی دموکراتی کوردستان نەبێت کە ئەو نەفەس درێژەی لەگەڵلایەنە پەیوەندیدارەکانی ترا هەبێت تاوەکو جارێکی تر نەچینە ناو خوانە خواستە شەڕی ناوخۆ تاوەکو جارێکی تر نەتوان بچینە ناو ئەوەی کە سەرجەم و ئەساساتەکان لە کار بوەستن بۆیە ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان کردێتی لەسەر ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی ناوخۆیی بە بەردەوامی ئەوە بووە کە سەرجەم کەناڵەکانی خۆی کەناڵە دیپلۆماسیەکانی ئەو کەسانی کە ئەتوانن لە ڕێی هێزی نەرمەوە بتوان دەستکەوتێکی تر بۆ هەرێمی کوردستان لە دەروی وڵات بەدەست بێن و لە هەروەها لە ناو هەرێمی کوردستانە بتوانن ڕێکەوتنێکی زیاتر لەگەڵلایەنە سیاسیەکان لەگەڵلایەنە جیاوازەکان کەن لە ئاسێکی باڵایە بووە. زۆر باشە خاتو کەژان لە کۆتایی بەرنامەکەمان نزیکێ بوون و دوا پەیامت بە کورتی ئەگەر هەبێت. من داوا لە خەڵکی سنووری سلێمانی و دەوروبەریەکەم کە ئەگەریانەوێت کە ئەمن و ئامان و سەقامگیری وەکو شوێنەکانی تر بۆ سنووری سلێمانیش هەبێت با دەنگ بە سەونەوە و لە ناو سەونەوەشا دەنگ بە ژمارە 39 بن. کەژان محەممەد کاندیدی ژمارە 39 سپاس بۆ ئامادەبوونت.